براینە لە خەو هەڵسن بەیانە زەمانی هەوڵ و علم و حورژیانە. هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. لە کەشێکی ساردا بە بەیانیەکی زوو هێشتا کاتژمێر 6 بەیانی نەبووە. هێشتا کەڵەشەرەکان خەریکی قوقەن بۆی کە خەڵک بەخەبەر بێنن هاتووینەتە کەلار. لە کەلاریش هاتووینەتە جادەی جەڵدەکە. ئەم شەقامەی کەمنی لەسەر وەستاوم لە ناو شاری کەلارە ناسراوە بە جادەی جەڵدەکە. بۆ لەبەرەوەی کە خەڵک دێتە ئێرە بۆ وەرزشکردن بەیانیان زوو و ئێواران بۆی کە تووشی جەڵدە نەبێت. بەدەسەڕاستی من لە خۆشخانەیەکی دووسەقەلۆرەی لێ و لە دەچە چەپی منیش بە ڕێبەرایەتی گشتی ئاسایشی گەرمیانە. ئەگەر بێت و خەڵکی کەلار بە باشی ئەو شەقام بەکاربێنن ئەوە ئیتر هەرگیز پێویستیان بەوە نییە کە ئەو نەخۆشخانە دووسەقەلۆرەیە تەواو بکرێبۆیان، چکە پێویستیان بە ڕۆشتە نەخۆشخانە نابێت. و هەروەها ئاسایشی نیشتیمانی و ئاسایشی تەندروستیشیان لە سەلامەتیە بێت. ئەم دووەڵقەی بەرنامەی چارە تایبەتە بە بێجوڵەی و مەترسیەکانی بێجوڵەیی لەسەر لەشی مرۆڤ و خەتەرناکیەکانی بۆ تەندروستی، هەم بۆ تەندروستی جەستەیی و هەم بۆ تەندروستی دەرونی مرۆڤ. بینەرمان بن بۆی کە بزانن نەجوڵان چ مەترسیەکی هەیە. هەتاو کاتێک دەست بە بەرنامەکە ئاکەین لەم کەشە ساردەیە بینەری ئەم ئەنیمەیشنە من دەربارەی مەترسیەکانی نەجوڵان و لەگەڵتان بەردەوامە بین. طبعا دکتۆر من ینی کەمتر ماوەیەکی زۆرە دابڕاوم، بەڵام بە بۆنەی بەرنمەکەیەوە کەیسە حەزم کرد باسی وەرزش بکەم و سوودەکانی وەرزش من جگەلەوەی کە بە شێوەیەکی علمی پێی نەگەیشتوم مەبەستم لەوەیە کە وەرزشکارێکی ڕسمی نیم لە ناو ساحا من، بەڵام وەرزش تەنیا ئەکە مەچمە ساحای یان بەیانیانە ئێوارانە هەر کاتێکم هەر کاتێک کە دەرفەت بە گوێرەی کاتەکانی من بگونجێ خۆم دێمە ساحای یان ئەڕۆم لە شوێنێکە لە شوێنێکی ئەوە کە ئێستام شوێنە پێی ناسراوە لە ناو کەلارە ناساوە بە ساحای جەڵدەک ڕێگای جەڵدەکە کە هەموو خەڵک ینی بۆتە نەریت خەریکە وای لێتێ ئەوەی وەرزشنەکە عیبە، جاران وانە بوو، جاران ئەوەی کە وەرزشی کردایە پێی شەرم و
بیدایە دوو ئافرەت بووین ئەهاتین بۆ ڕێکردن بۆ تەندروستی خۆمان وەزنمان زۆر بوو منەوە و 4 کیلۆ بووم هەر بم ڕێکردنە خۆم دابەزان کەم زیاومان نەکرد بووینە 26 ژن 3 ساڵە لەسەر ئەم بەرنامە بەردەوامی ئینشەڵا بە ئیزنی خوا زادەی جەڵدەکەی فێڵێن ئەیتر وەڵا لەبەر ئەوەی تر ئەم خوشکمە 3مان ڕێکرد حەبی چاورینەوە خوارد حەبی زەختینەوە خوارد ئەو نە تەندروستی باش ئیتر وەرزش خۆش دەزانی وەرزش شتێکی زۆر باشە هەم بۆ زەخت هەم بۆ شەکرە هەم بۆ چاوری هەم بۆ کێش دابەزاندن وڵا بیدایی لە تر جەیرانی خۆشما و ژنێترا ئەوش توژنی پورزایەکمە خۆیزایەکم و ئەهاتین بۆ گەڕیان ئیسە بیدایی هەرمون جەیرانی خۆشمین تێن وە گەرما و سەرما و بۆ تەندروستی خۆمان تێن و 3 مانگی ڕێک بەخوا من گەڕیانم کرد تامی حەبێکی چاوری و زەختم نەکرد تەندروستیم زۆر باش بوو مانگی وازمان یاوریس هەم دەستمان پێ کردێتەوە لە پەنای خواوە دکتۆر ئادنا بانیت باش بانیەوە باشتر هێشتا کاژمەر حوتی بانی نەبووە ئێمە تۆمە عەزەتدا لێرە هەڵبەتی ئێمە بەجلی وەرشو تۆ بەجلی فەرمیەوە بە تەمای چی دوایێرە دوایەوەی کە لێرەنە دەرەچم لای جەنابتانەوە ئێمە داوامی ڕایشکاری بەیانیان مەرهێنە نەخۆشایین شتی کەلار و خۆم بۆ مای 4 ساعتیش ئێشگری هەناویم لە شاری کەلار باشە لێوە کە تۆ کارەکەی زۆربەی نەخۆشیین کە بۆ تەنیان نەخۆشی دڵیان هەیە یان نەخۆشی هەناویان هەیە و کاریگەری دڵیان هەوە بۆیە تویان بینی ئەنجا دێش پێوتە جادەی جەڵدەکە ئەکرێ و خەڵکی کە لێرە وەرزشەکەن کە کەم تا زۆر هەن ئەمان کەمتر تووشی جەڵدە بن بەراورد بە خەڵک بە دڵنیایەوە ئێمە ئەگەر سەری گرنگی وەرزش بکەین ئەبێ بە مێژووی وەرزشە بگەڕینەوە بە تایبەتیەوەی کە پەیوەندی بە نەخۆشەکانی دڵ و زەخت و ئەوانەوە هەیە تا ساڵی 1953 بیرۆکەیەک هەبوو بیرۆکەیەک لە جیهانی پزیشکیدا کە وەرزش بۆ نەخۆشی خراپە بە تایبەتی بۆ نەخۆشیەکانی دڵ و زەخت و شەکرا لە ساڵی 1953 عالمێک هەبوو لەو سەردەمە تێبینی کرد کە ئەو کەسانەی کە بەپاس هاتوچۆی شوێنی داوامیان ئەەکەن لەگەڵ ئەو کەسانی کەوا بە ڕێکردن بە پیادە ئەگەنە سەر داوامەکانیان هەستی کرد ڕێژەی نەخۆشی لەناو ئەو کەسانە کەمترە و حتەنانت دوایە دەستی کرد بە دراستێک تقریبان 6 ساڵی خایان تا ساڵی 1959 کۆتایی هات دراستەکەی و نەتیجەی ئەو دراستەی کە ئەو تێبینەی جەنابی کردبووی کەوتە ڕووکەوە ئەو کەسانی کە بە پیادە ڕۆشتون ڕێژەی مردن ڕێژەی نەخۆشیان کەمترە و لەوەوە سەرچاوی ئەو فکرێک هاتکەوە وەرزش گرنگی هەیە بۆ پزیشکی نەوەکو زەرەی هەبێت باشە جا ئێمە ئەوەی کە زۆر گرنگە لەم بابەتەیە شەرتە ئیلا خەڵک هەر ڕابکە یان ئەتوانێت تەنها بە پێی خێرا بڕاوۆن و تۆ لەو توێژنەوە کە دەستی پێکرد لە 1950ەوە تەنها بە پێ ڕۆشنی خێراوان بەسەوەی کە لەشێکی ساغمان هەبێ بەڵێ وەکوتم ئەوە ئەو عالمە لەو سەردەمە تەنها تێبینی کرد بۆوانەی کە هاتن بۆ داوامی خۆیان بە پیادە هاتن خۆ ڕایشیان نەئەکرد لەوە تێبینی کرد بەڵێ ئێمە وەرزش تەنهاوە نییە تۆ بچیت قاعەیەکی وەرزشیەوە ئەتوانیت لە ماڵەکەی خۆتەوە بۆ بازار بە پیادە بڕۆیت ئەمە بە وەرزشکردن حسابە چونکە تۆ لەو ڕێکردنە ئینەرجیەک سەرفەکەیت واروەها هەموو لەشت لە جوڵەکانە بەشداری ئەکات و ئەگەر سەیری ڕێکردن بکەین ئمە بە کاتیش ئێمە جۆرەکانی وەرزشمان هەیە low intensity, moderate intensity and vigorous کە بەنگلیزی پێڵێن کەواتە هەر ڕێکردنی ئاسایی کە پێڵێن low intensity ڕێکردنی ئاسایی بە وەرزش حسابەکرێن و ئێمە لە جیهانی پزیشکیدا بە تایبەتی لە علمی کاردیۆلۆژی وەکو دڵ و بۆڕەکانی خوێن ئێمە لە عینی خۆمانە هەیەکەوە بۆ هەر کەسێکی ئاسایی ئەبێ لە ماوەی هەفتەیەکە 150 دقیقا 150 دقیقا بە ڕێکردنی مۆدرێت ئینتەنسیتی واتە جۆرێک لە هەرۆلەی تیا هەبێت 150 دقیقا ئەبێ لە هەفتەیەکە کە ئەگەر تەوزیەکەن سەر ڕۆژەکان ئەتوانێت 5 ڕۆژ بۆ هەر ڕۆژە و نیو ساعت وەرزشە بکات بڵێ زۆر جارێکی خوێنمەوە نەجوڵان یان تەمبەڵی ناوەندرێ بە مۆدێلێکی نوێی جگەرە کێشان بەڵێ ئەو خەڵکی کە باست کرد بۆ نمونە ئەسا من هەردووکمان سەرمامانە لە بەرین تۆم بانێ وەرزشمان نەکردووانێت پشتمان و عراقیان کردو تۆ لە بەری کە جوڵان بەتاکی جگەلەوەی کە جوڵە مرۆڤ گەرمە کاتەوە نەجوڵان مەترسی چییە جگە لە سوودە زوورەکانی وەرزش کە زۆر زۆرە ئەی نەجوڵان خۆی مەترسی چییە تاوان ئێمە ئەوانەی کە ناجوڵێت بڵێن سەدەنتەری لایفیان هەیە واتە جۆرێک لە ژیانی پیر بەکەوتیان هەیە
ئەمە ئەبێتە هۆی مەترسی چیت بەرزبوونەوەی چۆریەکان کە چۆریەکان زۆرن ینی LDL و ئەوانەمان هەیە HDLمان هەیە ئەنواعی بەڵێ چۆرە خراپەکان بەرزە بێتەوە بەعکسەوە چۆرێ باشەکە کە HDL داغەزێت و ئەبێتە هۆی بەرزبوونەوەی شەکرە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی پستانی خوێن و ئەبێتەوە حتا ئەبێتە هۆی جۆرێک لە دروستبوونی سترێس لەبەرەوەی وەرزش چیەکات سیرۆتۆنین زیادەکات ئەم کە وەرزش ناکات سیرۆتین کەمە بێتەوە و ئەمە وای لێکات تەنانەت کێشەی دەرونیشی هەبێ و دژە ئۆکسانیشی کەمە بێتەوە کەواتە معڕزێکاتەوە بۆ نەخۆشیەکانی شەرپەنجەش کەواتەوانی کە وەرزشەکەن بەراورد بە خەڵکی تر جگە لە شەرپەنجە دڵ و شەکرە و بۆرەکانی خوێن و هەموو ئەوانە و مازادیشیان باشترە بێ باتەکیید لە لایانی دەرونی باشترە بێ و هەروەها ئەگەر سەیری ئەوانە کە وەرزشەکەن قەد و قیافیان جوانتر لەوانی کە وەرزش ناکەن ئەمەشە لایەنێکی تری دەرونی هەر بەخشێتەوە کەسێک کە سەیری خۆیەکان ڕۆژانە ئەبینێت لە شولارێکی جوانی هەیە تەوانەوە لانی دەرونی پتەوترەکە ئەوەی کە ئەبینێت لە ئاەنە ڕۆژ ڕۆژ لە شولاری بەرەو ناڕێکیە ڕۆ ئەمەش حتمما بە شێوەیەکی نەگەتیڤانە کارەکەسە دەرونی نەخۆش کەسەکە جا چیرۆکی ئەم خەڵکی کە لێرە وەرزشەکەن زۆرە هەم لە ژن و هەم لە پیاو بینەری هەندێک لەوانە ئابین و ئەگەڕێنەوە بۆ سلێمانی بۆ ئەوەی لە دامێنی چای گۆیژە باس لە بە پێڕۆشتنی خێرا بکەین وەک هەمیشە بۆ تەندروستیەکی باش و لەشێکی ساغ و دڵێکی خۆش و جێوێکی ئارام بینەری چارە بن. پێشمەرگەی دێرینم پێشمەرگەی پێشی ئەنفال 1970 ئیتر لەو ساوە کە تقریبەن لە 2012 ناوە خانشین کرامیتر لە ماڵۆم کەمەندامیش بووم ئیتر بەردەوام لە ماڵۆم چەورین بەرز بووە ئیتر بۆ 4 ساڵ 5 ساڵەچێ معدەر خەریکی وەرزشم ئەم وەرزشە هەموو بەیانێ ئەچم بۆ مزگەوت لە بەیانی نایەمەوە هەتا سەعات و نیوە سەعات و 20 دقە لای کەمەکەی سەعات و نیوەکە ئەچم بۆ ئەو ساحانە یا هەر ڕۆژێک بارانێ لە بازارەوە دەرەچم هەتاکو ئەو فلکەی حەولێکە ئەڕۆم و ئەگەڕێمە تقریبەن سەعات و چارەکی سەعات و 20 دقە سەعات و نیو ناڕۆمەوە و ئەلحەمدوللا زۆر جار تەندروستم باشە. تا ساڵی 2011 هیچ وەرزشێکم نەکردووە نەخۆشیەکمە بوو کە چوون تێستم کرد سەرەتانم هەبوو لە ڕێخۆڵە گەورە ئیتر سەردانی دکتۆرەکانم کرد بۆ ئەڵمانیا بۆ لبنان عملیاتەکان بۆ کردم و عیلاجی شیمیاییشم وەرگرت بەس لەگەڵ ئەوەیە پێمیان وتیان ئەبێ وەرزش بکەیتە بەشێکی ژیانت من لە 2013 کە ئیتر وازم لە شیمیایی هێنا لە کۆتایی 2013 دەستم بە وەرزش کردووە هەتاکو ئێستا بەردەوامم لە وەرزشەکەم بەڕاستی وەرزش ژیانەداتە ئینسان گەنجی ئەکاتەوە من پێش ئەو بەروارە قەت چێشی وەرزشم نەبینیوە و نەمزانیوە کە وەرزش ئەو هەموو خۆشی هەیە من لە هەفتەی 4 ڕۆژ وەرزشەکەم بە بەردەوامی یا 5 ڕۆژ باشە تۆ هەفتەی 5 ڕۆژ وەرزشەکەی مەسەڵەن خەڵکەڵێ کاتم نییە و مەشغوڵم و خەریکی پارەپەیاکردن و ئەمانە تاوانیشەکەی تۆش ئاسان نییە و کاتێکی زۆریەوێ تۆ چۆنم هەموو کاتت پێویستە بۆ ئیشەکەت کاتیشە هەیە بۆ وەرزشکردن ئێمە وەرزشمان کردوتە بەیانیان سەعات 6 ینی کاتێکە بەس کاتی خەوتنە کاتی هیچ شتێک نییە باشترین کاتە لە تاوەکو خۆر دەرەچێت کە کاتێک شەڕۆیتەوە بەڕاستی هەموو شتێک تامی هەیە کە کاتی ئێمە بەیانیان ئەڕۆین هیلاکە بین ماندووە بین ئەڕۆینەوە نان خواردنی بەیانیان دایم ئیجا بۆ سەرکاریش بە تااقەتێکی ترەوە توانی بڕۆیتە سەرکار لێرۆ چی بە خەڵکەڵی چاڕێکە تا تووشی شەرپەنجا بێت و چاک بێتەوە اینجا وەرزش بکە کە ئێمە کۆمەڵی خەڵکمانێ زۆر تەمەنی گەورەیە تێبە وەرزش بەڵام زۆر ڕۆحێکی گەنجی هەیە حیز بە ئاسوودەیەکەی حیز بە لە ناخەوە حیز بە گەنجێتیەکەی هەمویان کە ئەوانەی برادران لەگەڵ منن کە فەحس بکەین وەکو گەنجێکی 14 ساڵین هەموو ڕێژەی چەوری و شەکرە و زەخت و بەڕاستی ئەم جادەی بۆ ناونراوە جەڵدا کۆمەڵی خەڵک لارە بن ئینجادێن بۆ وەرزش حیفە بێ پێشەوەی کە ئینسان نەخۆش بکەوێت بە وەرزش دەست پێ بکە تووشی هیچ ڕووداوێک نابێت لەو ڕووداوانی کە ئێستا زۆر لە کۆمەلگای خۆمان باوە پیشم کاسبم بەیانیان هەموو بەیانە دوای نوێژەکەین لە مزگەوت دەرەچین بۆ ساحە بۆ ڕاضە و بۆ یاریکردن تقریبا سەعاتی سەعات نیە ڕێەکەین و وەرزشەکەین دەورینە زۆر مرتاحین بەم ڕاضەکردنە زۆر ئیسراحەتین ئەمانە پێ ئێرتاحم
جا بەم هەوای بەیانیانە زۆر خۆشە لە هەموو هەوای خۆشتر لایە. دەچمە سلێمانی گۆیژەم لێ دیارە بە بەرزی گۆیژە خەم لە دڵم بارە. باینتان باش گەڕاینەوە بۆ سلێمانی. لەگەڵ منە کۆمەڵێک لە هاوڕێیان هەڵبەت لەگەڵ مناکەنا بۆ خۆیان بەسەربەخۆ هاتوون و هەموو جمعە و سێشەمەیە کاریان سەرکەوتنەوە سەر گۆیژەیە لە ڕەگەزە جیاوازەکان لە تەمەنە جیاوازەکان لە کارە جیاوازەکان. هێشتا کاتژمێر 6 و چارەشی بەیانی نەبوو و پەیتا سارەی تر دێ. ئەگەر تەماشای پشتی من بکەن قەرباڵغی سیارەکانە بین و ئەگەر بسوڕێن لەگەڵ کامێرەکەیە سیرکەن هێشتا خۆر بە تاوای هەڵ نەهاتووە کۆمەڵێکی زۆری خەڵک هاتووە بۆ وەرشی شاخەوانی سەرکەوتن بەسەر گۆیژەیە. لەگەڵمانە بن بۆی کە بزانن ئەگەر ویستان بێن بۆ گۆیژە چۆنیان لە کوێ ئەڕۆن و چۆن ئەڕۆن و چۆن ڕێبەری بۆ خۆتان دروست دەکەن. سەرەتای دەستپێکردنی وەرشی سەرکەوتن بەسەر شاخی گۆیژەیە بە شێوەیەکی گشتی لە بەرامبەر و تەلتایتانیکەوە دەست پێکا لە شاری سلێمانی و لێرەوە هاوڵاتیان بە تاک و بە گروپ بە دانەدانە و بە دواندوان و بە سیانسیان دەست ئەکەن بە ڕۆیشتن. لەم بەرنامەیە ئێمە ڕێبەرێکی ئاسانتان بۆ دروست دەکەین و لە دەستگای میدیای کورساتەوە وەک دیاری ئەو قەتعانەی کە پێویستە ئەو ڕێبەرانی کە پێویستە وەتان دروست دەکەن و وەتان داانەی ئەلێرەوە ئیتر وەرشی شاخڕەوی و پیادەڕەوی دەست پێکا بۆ سەر چیای گۆیژە فەرمونەوە پێشم کەون و من لە دوایەوە. باشەوەی کە سەرەکەونە سەرەوە لە بەرامبەر و تەلتایتانیکەوە شەقامەکە خۆیەتان با لەگەڵ خۆیانە وەکە و هاوڕێیانی من ئەبینن کە ئەڕۆن بۆ سەرکەوتن بەسەر چای گۆیژەیە ئەتوانن کە ئەگەر ڕوو بکەینە ئەو سەر کە هێشتا نییەوە تەواتی ڕووناک نەبووتەوە بەڵام هیوادارم کە دیار بێ کە بەشا بکەن دوو شەقام سەرەکەوێتە سەرەوە دوو شەقام سەرەکەوێتە سەرەوە. ئەمە تاوەری کارەباکانە لێرەیە ئەتوانن ئۆتۆمبیلەکانتان لای تاوەری کارەباکانە بەجێ بێڵن یان لەسەر شەقامی شەستی بەجێ بێڵن یان ئەتوانن کە هەتاوەکو نزیکی تەلوێنەکە ئۆتۆمبیلەکانتان سەرخەنە سەرەوە کە ئەگەر ببینن لە شەقامەکە هێشتا خەڵک دیارە کە سەرەکەوێتە سەرەوە و دوورا و دووریش ئۆتۆمبیل دیارە کە خەڵک دایناوە کە ئێمەوا لە پلانمانە ئەم دوو ڕێگایە جیا بکەین و ڕێگایەکیان بکەین بە ڕێگەی پیادەڕەوی بەتەنیا و ڕێگەیەکیان بکەین بە ڕێگەی ئۆتۆمبیل ڕەوی. لەگەڵمانە من بۆی کە بزانن چۆن سەرکەونە سەرەوە هەنگاو بە هەنگاوە چەندێکیشتان کات پێویستە چونکە مەرز نییەوەی کێ بەشتیای گۆیژە تەنها بە ڕێگە سەخت و شاخەکە ئەوڕانەوە ڕێگەی ئاسانیشی لێ و ڕێگەی نەرمیشی لێە بینەوە. هێشتا خەریکی سەرکەوتنین بۆ سەرەوە وەک پێم وتتان نزیکی تەلبانەکە هەندێک لە هاوڵاتیان توانن ئۆتۆمبیلەکانیان بێنن وەڵامی پێمان خۆشەکەوە بە پێ سەرکەوین هەڵبەت ئەمە کاری هەموو هەینیەکمانە ئێمە خەڵکەیە هەموو هەینی و سێشەمەیەکە. جا لێرە بەم بەیانی زووە کە ئێمە خۆمان لە خەو کردووە پێم خۆشە یەکێک لە کۆنترین ئەو بەڕێزانی کە سەرەکە بۆ شاخی گۆیژە کە دانیشتوی شاری سلێمانی و لە هەمان کاتا پزیشکی پسپۆڕی پێستە ئەوەی یەکێکە لە باشترین پزیشکەکانی سلێمانیش دەموارە. ئەو لە بری من قسەتان بۆ بکا کە بانیان زوو لە خەو هەڵسان و سەرکەوتن بۆ سەر چیاو پیاسەکردن تەنها بە پێڕۆشتنیش چ سوودێکی هەیە بۆ پێست بە تایبەتی جگرە سوودە زوورەکانی بۆ بەشەکانی تریش کە دۆژاوەتان باسەکەین. دکتۆر سامان ئەمین فەرموو. هەربژیت سواسەکەم وەکووە زانین وەرزش کە چالاکردنەوەی هەموو لەشە لەگەڵ یا چالاکردنەوەی سووری خوێنە کاتێک سووری خوێن چالاکە بێ ئۆکسسیژین زۆرە بە بۆ بەشەکانی لەش بە تایبەتی یەکێک لەو ئۆرگانە گەورانە پێستە پڕێکی باش ئۆکسسیژین و خوێنی بۆچێ بەمە پێستەکە چالاکترە بێتەوە ئەو واکە کە ڕەنی ئەو کەسێک کە وەرزشەکات گەشتر و جوانتر و ڕووناکتر دەرەکەوێت. هەروە وەرزشکردن کە بێتە هۆی ئەوەی کە
کەمکردنەوەی ڕێژەی کۆرتیسۆڵ لە خوێنە کەمە هۆرمۆنێکە بێتە هۆی پیربوون و شلبوون و دروستبوونی چرچی لە پێستا. بە وەرزشکردن ئەتوانین ئەم هۆرمۆنە کەم بکەینەوە. هەروە یەکێک لە سوودەکانی تری وەرزش بۆ پێست ئەتوانین بڵین ڕێخستنی ڕژانی هۆرمۆنی ئەندرۆژینە لە ئەدرینال گلاند لەسەر گورچیلە. خۆی بەخۆی ئەم هۆرمۆنە ئەگەر زۆر بێت لە لەشە بێتە هۆی ئەوەی کە چۆریەکی زۆر لە لەشت دەربچێت و هەروەها بێتە هۆی زۆربوونی مووەرین. کاتە تۆ بە وەرزشکردن ئەتوانی ڕێژەی دەردانی چۆری لە لەشتا ڕاگریت بە تایبەتیوانەی کە زیبکەیان هەیە توانین بە وەرزشکردن زیبەکانیان کەم بکەنەوە بۆی ئەوەی کە بۆ عەرەقکردنەوە مەساماتەکانی پێستیان پاکترە بێتەوە ئەو چۆریەش تەنزیمەکرێت و زیبەکانیان کەمە بێتەوە هەروها ڕاگررتنی وەرینی قژیش. یەکێک لە سوودەکانی تری وەرزشی ڕۆشتن و هەر وەرزشێک بە بەتایبەتی ئەو ڕۆشنێک لە هەوایەکی ئاوا ساف و بێگەردە هاندانی دەردانی دروستکردنەوەی کۆلاژینە لە پێستا کەمەش بۆ خۆی بەخۆی کۆلاژینە تەبیعی کە لە لەشا دروستە بێت ئەو پارێزێت لە چرچبوون و زووپیربوونی پێست. و سوودێکی تری وەرزشی شاخ ئەوەیە کە تۆ یەیتە هەوایەک و ئەگەر هەتایش بەرە بکەوێ بۆی پێستەوە ڤایتامین دی بە ڕۆشتنی چارەشێک 20 دقە لەبەر هەتاوە ئەو ڕێژە باشی کە لە ڤایتامین دی دروستە بێت لە پێستا کە پێویستە بۆ لەشی تۆ. ئەوانەی کێن بۆ وەرزشی شاخ پێویستە بڕێکی باش ئاو بخۆنەوە بۆی پێسیان بۆ عەرەقکردنەوە گەشتر و ئاڵتر و جوانتر بێت هەروەها تووشی وشبوونەوەی پێست نەبن. بۆ نەخۆشی شەکرەوانی کە نەخۆشی شەکر کە پێستیان تووشی وشبوونەوە ئەبێت و خورانە بێت ڕۆشتنی شاخ و هەر وەرزشێکی تر بێت زۆر باشە بە تایبەتی هات نەخوارەوە لە هات نەخوارەوە بڕێکی باش شەکر ئەسووتێ ئەو شەکر سووتانەوە ئاکات کە خانەکانی لەش بە تایبەتی پێسیش چالاک بنەوە بڕێکی باش چاودێڕژانەکانیان بکوێتەوە ئیش و پێستیان لە وشکێ نەجات بێت و لە خورانیش نەجاتیان بێت. ئەوانەیە ئامۆژگاریمان کەوانەیە یەن بۆ شاخ جلەکانیان جلی لۆکە بێت بەتابی جلەکانی ژێرەوەیان بۆی بتوانە و عەرەقە زیادەیە هەڵمەژن و نایلۆن و زبری و خوریتیان نەبێت نەبێتە هۆی و سووتانەوە و خوران و دروستبوونی ئەگزیما لە پێستیانە. لەگەڵ هیوای وەرزشێکی باش بۆ وەرزشەوانانی شاخ هیوادارم سووتان وەرگرت بێت لە ڕێنماییەکان. جا ئەوەی کە مەبەست ئێستاگە تێبینی بکەن لەبەرەوەی کە منە ماوەیە پشوم ماکە دکتۆر سامان قسەی بۆکردن هەناسەم ئاسایی بۆتەوە. گرنگترین کاری وەرزشکردن جاتجای وەرزشکردنی بە پێڕۆشتن بێ کە ئاسانترین جۆری وەرزشە هیچ پارێکی تێناچێ بە خۆڕاییە ئەوەیە کە بۆی کە وەرزش حساب ئێمە وەرزش نییە ئەمەیان وەرزشە کە بە خێرایی ئەڕۆیت کە ترپەی دڵت زیادەکە وەکەوێک هەناسەشت سوارە بێت بەڵام ئەگەر بتوانی لەگەڵ وەرزشکردنەکە بدوێی قسە بکەیت ئەو کاتە بە وەرزشی مامناوەند حسابەکرێت. جەمە کە سەرەکەوینە سەرەوە کە لە خوارە دەستمان پێ کرد هێواش یاواش دێیت وەک باسمان کرد هەندێک بەڕێز ئەیانەی ئۆتۆمبیلەکانیان بێن ئەتوان ئۆتۆمبیلەکانتان بێنن هەتا وەکو دامێنی چیاکە کە ئێستا ئۆتۆمبیلی دەستگای میدیای کورساتی لێ لەگەڵ ئۆتۆمبیلی هاوڵاتیەک پاشەوەی کە هاتن بە سوپاسەوە بۆ پۆلیسی دارستان و بۆ بەڕێوەبەرایەتی کە بەرپرسە لە پاراستنی چای گۆیژە کە بەشێکی تەربەنەکان بەکرای بەجێ هێشتووە بۆ بەڕێزانی کە دایانەوێ بێن بۆ وەرزشکردن. پرۆژەی دارستانی چای گۆیژە لە ساڵی 1940 دروست کراوە هەندێک لە هاوڵاتیان شاری سلێمانی لە 1990 دەستیان کردو بۆ وەرزشکردن لێرە و هاوڕێیانی شاخ لە 2004ەوە دێن لە ناوەڕاستی ڕێگەکەوە دووبارە بەردەوام بینەوە لەگەڵتانە هەتا و کاتێک گەڕنی وڵاتان ئێوە بە دیمەنی دڵڕفێنی جوان و سەوزی بەهارانەی پڕسەوزایی گۆیژە بە بەکارهێنانی درۆن یان کامێرەی فڕیوی دەستگای میدیای کورسات چێژ وەرگرن منیش وەرشەکەم وەگەمە لووتکەی شاخی گۆیژە.
ئەوەی کە زۆرمە بەستمان بوو کە هاوڵاتیان یان هاوڕێیانی وەرزشوان لە پێشەمەوە ڕۆشتن لەبەرەوەی کە وەرزشکردن ئەو شتێکە تیا تا دروست بوو ناتوانین چاوەڕێ بکەی. منیش پێم خۆش بوو کە ئەم دیمەنە جوانانەی چیای گۆیژە بۆ ئێوە تۆمار بکەم بە بەکارهێنانی ئەم کامێرە بچووکەکە بە گۆپڕۆ ناسراوە. لە کاتی سەرکەوتنە سەرەوە بۆ چیای گۆیژە هەتاوەکو دڵ حەسکە هەتاوەکو چاو بڕکە پڕپڕە لە دیمەنی جوان و سەرنجڕاکێش. ئەمە سەرباری ئەوەی کە ئێستا لەبەروی سەرەتای وەرزی بەهارە کە بەیانیان زوو بیت بە جریوەی بولبول و بە دەنگی خۆش گوێکانت پڕ دەبن. لەوانەیە هەندێک لەو دەنگانە هەندێک جار لەگە قسەکانیدا تۆمار ببن. لە ڕووی زانستیەوە بە کێڵن تەمبەڵ هەر بە ڕێزێک لە هەفتەیەکە 2 ڕۆژ کەمتر جوڵەی هەبێ ئەوە تێکڕە لە 20 خولەک کەمتر بجوڵێت ئەوە بە تەمبەڵ ئاژمارەکرێ لە ڕووی زانستیەوە. بەڵام ئەگەر بێت و لە هەفتەیەکدا 3 بۆ 5 ڕۆژ بجوڵێ تەنها جوڵەیەشی ئاسانی وەک بە پێڕۆشتنی خێرا کە بەم شێوەیە کەمێک ترپەی دڵێ باتە سەرەوە کەمێک هەناسەی سوارەکە ئەوە بە وەرزشی مامناوەند ئەژمارەکرێ. ببینن کە ئێمە لە چ دیمەنێکی جوان و لە چ سروشتێکی دڵڕەفێنین. گۆژە بە هەر 4 وەرزی ساڵ تام و چێژی تایبەتی خۆی هەیە. زستان سپی و جوانە، بەهار سەوز و دڵڕەفێنە، پاییزیش هەر سەوزە. تێبینی بکەن هەمووی ڕێگەی تیا ناو گۆژە. بۆ سەرکەوتن بێرە پێویستان بە ڕێبەرێکی زۆر نییە. پاشەوەی کە خۆتە هەنگاو هەنگاو دێنە ناوەوە لێرە ڕێگەکەوێ بە دوو کەرتەوە. ئەمەیان کەسە دەکەوێتە سەرەوە ناومان ناوە سەختە ڕێگا کە ڕێگایەکی سەختە و بەڵام ئێمە ئامۆژگاری هیچ کەسێک ناکەین کە سەرەتایەتی بۆ وەرزشکردن بۆ پیادەڕەوی لەم شەقامەوە لەم ڕێگایەوە سەرکەوێ. بەڵکو زۆر بە ئاسانی بسوڕێن و لەم تەنیشتەی خۆمەوە تەختە ڕێگا هەیە یان نەرمە ڕێگا هەیە کە زۆرینێ زۆری خەڵک ئەو بەکارهێنێت و زۆریش ئاسانە. ئەم ڕێگایش کە ناوی سەختە ڕێگایە تەنها 9 کیلۆمەترە لێرەوە لە سەرەتای شەقامی شاستی لە بەردەم هۆتێل تایتانیکەوە هەتاوەکو سەر لوتکەی چیای گۆیژە بە هەمووی 2 کیلۆمەتر و نیوە بۆ گەشتن بەسەرەوە بە سەختە ڕێگایە. بۆ کاتەش کە پێتان نەچێ ئەو بەڕێزانەی کە تازەن لە وەرزشکردنا و سەلامەتی دڵیان هەیە و پرسێمە پزیشکەکانیان کردووە و پزیشکەکانیان پیان وتون دەتوان وەرزش بکەن تەنها بە 50 خولەک واتە کەمتر لە سەعاتێک دەتوان بگەنە سەر لوتکەی چیای گۆیژە. ئەو بەڕێزانی کە دەمێکە وەرشەکەن لا 35 تا 45 خولەکیان پێچێ.
ئەم پیاوی لە پێش منەوە ڕوا زیاتر لە 20 ساڵ لە من گەورەترە لە تەمەنە. کاکەزە بانی باش. بانی باش دکتۆر جان. لە ناوەڕاستی سەختەڕێەوە چیوە هاوڵاتیان نەڕێی بۆ وەرزشکردن؟ سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو هاوڵاتیان و وەرزشدۆشتان سپاسی ئەوە شەکەم پێویستە لەسەر هەموو هاوڵاتیەک لەسەر هەموو تاچێک کەوا وەرزشکە وەرزش خواردنی جەستەیە و لەش ساغیە. پێم بڵێ دکتۆرەکان وتیان ئەگە وەرشە نەکردا چی لێ هاو؟ من کە لێیام تەمقاچەکانم لای چەپم بەتەواوی سەر بوو لەگەڵ ئەوەیە ئیتر وتیان تۆ تازە مەگەر بڵێن چی خواژینە چاک نابیتەوە. بەڵام هەر بۆ 2 هەفتە دوای ئەوە وردە وردە خۆم هەر وەرزشکارێکی کۆنم میژوون لە سیکوانە دەستم کردەوە بە ڕاضە و هەر لە ماڵەوەیە تا بازاری تێکەوە. ئەمجا چوومە بازار و ئەهاتمە وردۆردە قاچەکانم ڕێک بوونەوانی و شکر بۆخوا ئێستا توانم لەسەر پێەکانی خۆم بڕۆم و لەگەڵ براترا لە دیسانەوە تێگەڵ بینەوانی و لە گۆیژەی خۆشەویستە فەرموو دەڕەوێتەمان. هەر بەدەم ڕێڕۆیشتنەوە کاک مەحسین بەیانی باش. بەیانی باش کاکە زۆر زۆر سپاس. تۆ یەکێ بوو لەوانەی کە چاوری خوێنە بەرز بوو. ئێستا وەزعە چۆنە؟ وەڵا شکر لەخوا بەزیابێ زۆر باشم. ئەو تەقریبەن بۆ ماوەی 6 ساڵە سێم بۆ گۆیژە بەردەوامیم یعنی مانگی وایە 4 جاریە ئێترا بەپێی توانە ئەپی مەزار ئیسفادەیەکی زۆرم لێ کردو زۆر باشم لەخوا بەزیابێ. هەستەکەی تەندروستیت باشترە؟ لەخوا بەزیابێ تەندروستیم زۆر باشە بەدەم ڕێوەڕێ قسەشەکەی زۆر ئاساییە. زۆر باشە. کاک ڕزگار تۆ ئەڵێ چی؟ وەڵام من ئەڵێم وەرزشەوانی شاخەوانی ئەمە هەمووی ئاشنابوونە بە سروشت ئاشنابوونە بە کەسانی وەکو تۆ. من بەڕاستی جەناتم لە گۆیژەیان ناسیوە هەر سەنە من دەمێکە شاخەوانی یەکەم بەڵام پێم خۆش بوو هەر زووتر ئاشنابم بە جەنابەت. بەڕاستی ئاسوودا بیت. من ئەو ڕۆژێک کە وەرزشەکەم ئەچمۆ ماڵەوە هەستەکەم ئاسوودەم هەستەکەم هەموو جەستەم هەموو لەشم هەمویان مەسەرەن ریلاکسن ئیسراحەتن. ئەو ڕۆژەی کە نایم بۆ وەرزش یا بۆ شاخ هەلەخۆ هەستەکەم شتێکم لێون بوو هەلەخۆ هەستەکەم نامڕتاحم. بەڕاستی داواش لە هەموو خەڵکەکەم نەچن بە 2 سەعات 3 سەعات لەگەڵ ڕێزما بۆ جەنابەت کە دکتۆری نەچن 3-4 سەعات لەسەرەی دکتۆرا بۆستن. ئەو 3-4 سەعاتی کە لێرە سەر کورسیدا ئانیشن بێن لێرە بەڕێکەن باشترە. جا ئەمە بەردەوامین لە سەرکەوتن بە سەختەڕێی گۆیژەیە. خۆتان تەماشا بکەن بەیانی باش. باش. چیڵی بە خەڵک؟ وەڵام بەردەوام من دێر ئەمە شوێنێکی زۆر باشە بۆ ڕاضە بە تایبەتی بۆ بەیانیان. ئای قورس نییە؟ قورسە بەڵام دڵنیا بە کێتوانی سەرکەوی ئاسانترە بێ. من ئەمە یەکەم ڕۆژمە تقریباً دوای 10 ساڵ یەکەم جارمە بێم بۆ شاخ. ئەمڕۆ زۆر ناڕەحاتم بەڵام دڵنیام کە ڕۆژانی کە باشترە بوو. هەر بژیت. سپاس. هەندێک لەوانەی کاپرسن سوودە تەندروستیەکان چییە بۆ وەرزشکردن بۆ نمونە بە پێڕۆشتنی خێرا یا هەر وەرزشێکی تر. بۆ نمونە ئەوانەی کە وەرشەکەن لە ساعت 35 کەمتر ئەگەریەوان هەیە بە نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان بمرن. بەمانایەکی تر بۆ سەلامەتی دڵ بۆ ئەوەی کە تووشی جەڵدەی دڵ نەبن لە هەفتەیەکە 150 خولەک بە پێ بڕۆن بۆی کە دڵ و خوێنبەرەکانتان سەلامەت بێ و بۆی کە مێشکیشتان سەلامەت بێ
بەبینی ئەم دیمەنە جوانانە جگەلەوەش وەرزشکردن لە 140 ئەگەری توشبوونی مرۆڤ بە جۆری دووەمی شەکرە کەم بکاتەوە. بانی باش وەزع باشی چێڵی بە خەڵک هەمویان ئەو لازە بەرداوم. باید هەماش باید هەماش ئێوە ژەروەها چێڵان بە هاوڵاتیانی شاری سلێمانی؟ هەڵبەتە ئەڵێن هاتن بۆ سەر شار زۆر زۆر گرنگە چونکە وەک خۆدا ئاماژە پێکرد جوڵەیەکی لە ڕادەبەدەر لە لەش دروستەکە وا ئەکا کۆمەڵێک هۆری گیراوی خوێن و دەمار و ئەو جۆرەشتانە هەر هەمووی بکرێتەوە. ئەوەش بۆ خۆی سوودێکی زیاد لە حەدی هەیە. چەندەم جارێک بۆ گۆیژە؟ زۆر ئێمە هەموو جمعەیەک یاخود جمعەیەکی. ئەی بۆ دڵخۆشی چۆنە؟ بێگومان زۆر زۆر خۆشە، زۆر زۆریش جێ خۆیەتی هاوڵاتیان سەری پێوەنی. هەر بژیت ئێمە هێواش هێواش سەرەکەوینە سەرەوە بەرەو لووتکە ئەوەندەمان نەماوە. هەندێک لەو بەڕێزانەی کە خەمی داوامیانە بە حەقی خۆشیانەکە خەمی داوامیان بێ ئەپرسن چۆن وەرزشکەین و داوامیش بکەین. یەکێک لەو بەڕێزانەی کە بەردەوام دێ بۆ گۆیژە و هەفتەی 2 ڕۆژ دێ هەینی و سێشەممان بەڕێز مقەدەم جەلال جێشانەییەکە بەرپرسی هاتوچۆی ڕۆژهەڵاتی سلێمانیە. من لێرەوە بەم دیوەنە جوانە تێرە بم ئەڕۆم بۆ لای بەڕێز کاک جەلال کە ئەو ڕۆژی سێشەممە پاش گەڕانەوە لە چیای گۆیژە و لە کاتی بەجێگەیاندنی ئەرکە فەرمیەکانی خۆیان لێدوانێکی بۆیان ئەم هەینی ئەو لەگەڵ هاوڕێیانی ترا لە هەورامانە. بینەری بەڕێز جەلال جێشانەیی بن بزانن ئەو چۆن نەتوانێ داوامەکەی کێشێک لە ئەرکە قورسەکانی هەیە جێبەجێیەکەوە ئەرچینە لای بەڕێز کاک هاوسەر کە پیشەی سەرتاشە و ڕۆژانە بە پێڕوا ئەو کەمتر چیا و شاخ و دۆڵ بەکارەهێنێ و بە پێڕوا بۆ سەر کارەکەی بە پێگەڕێتەوە لە کارەکەی. ئێمە لە لووتکەوە لەگەڵ تا مەرداوە بین. ئەم سەرکەوتن بۆ شاخی گۆیژە کە ئێماوە گروپی گۆیژە و وەکسەر جەم شاخەوانان ناوماناوە فێرگەی شاخەوانی فێرگەی وەرزشی ئەم شوێنە بۆ خەڵکی سلێمانی شوێنێکە خوای گەورە پێیبەخشیبین لەبەرەوەی هیچ کاتێک لە ئێمە ناگرێت نزیکە لە ناو شارەوە ئەتوانی بە ئاسانی بچینە سەرەوە و هەموو گەشتەکەشمان کە دەست پێ بکات بچیتە سەر شاخی گۆیژە و بێتەوە خوارەوە بە سەختەڕێیا سەرکەویت و بچیتەوە لە شەقامەکەەوە بێتەوە خوارەوە هەم بە دیوی چاویلاندا یان لە لای پشتی چاویلاندەوە کە پێڵێن نەرمەڕێ لێوە بێتەوە خوارەوە 9 کیلۆمەتر بۆ 10 کیلۆمەتر هەموو کاتەکەشی بۆ کەسێک کە بتوانێت وەرزشکا و بە شێوەیەکی چالاک و گورجوگۆڵ 2 ساعات تا 2 ساعات و 10 دقیقە ئەمەش هیچ ڕێگریەک ناکات نە لە کاتی دەواممان تەنها ئەوەیە تۆزێت تەمەڵی و خەوەکەمان بخەینە ئەو لاوە تەندروستی خۆمان پێش هەموو شتێ بخەین بتوانین 2 ساعات بۆ ژیانی خۆمان دابین بکەین تەندروستی خۆمان لە پێش خەو و لە پێش ئەوە ئیساحەتەکەشمانەوەیە بۆیە داواکارم بتوانین خۆمان دووخەینەوە لە تەمەڵی و لە خەو ئەو 2 ساعاتە ببەخشین بە ژیانمان ببەخشین بە تەندروستیمان. ئەنجا بە پێڕۆشتن وەکو شتێ نییە پارەی بێت یا بڵێن ئێستا خەڵگەیە چێتە قاعەکە و پارەی دێسن لە قاعەیەکی داخراوە ڕێازاکات بەڵام بە پێڕۆشتن ئەو شتانەشی ناوێت تۆ توانی یا حیاڵە کاتم نییە هەموو کەسە کاتی هەیە من جارێک خەڵکیەکەی بەیانیان سەعات 9 چێ بۆ کار و سەعات 5 وارەگەڕێتە هەر حەق نییە بە نەڕایانە حەقە بە پێ بڕۆ سیارەدا نەبا بۆ شوێنان چکەم شارە ئێمە بچووکە ئەوە نییە کە
بڵێن هەموو شوێنەکانمان بەسارەت ببڕین بە پێ بڵێن سوودێکی تایبەتی هەیە بۆ ئینسان لە هەموو ڕۆکانەوە لە باتیەوەی بچی دەقاعەکە لەسەر جیازێک ڕاکەی پارە و لێسەن تۆ ئەتوانی بە پێ بڕۆی ئەوە هەم ئەو سفادەیەشی هەیە جا شارەکەشمان باشە شکر پارکی گەورەمان زۆر پارکی ئازادیە هەواری شارە ئەم پارکانی کە ئەتوانیت جا ئەو کەسانی کە دایمە بە پێ ڕۆن هەستەکەی دایمە ڕنگ و ڕوویەکی جوانتریانەیە دەم پێکەنین خەڵک حەزەکان خەڵک یعنی بجوڵێن من گەنجە بینم بەیانیان نێتە دەرەوە سەعای 11 بڵێ ڕێدوڵی بەدەستەوەی بەتەمایە بۆ خەوبەری ئەو باش نییە یعنی ئینسان خۆی دایمە ڕۆشتنی هەبێت باشترات شەوق و زەوقێکی هەبێت کارێکی باشە بە دایمی ئەگەر ئەوە بکە. بۆ ئەوانەی کە پێیان وایە ژن کەمترە لە پیاو مهمترە ئەگەر ژن نەخۆش بێ ناتوانێت وەرزشکە فەرموو ببینن ئەو ژنانە لە من ئازاترن بۆ لە زۆربەی پیاوەکان خێراترە ڕۆن بۆ باشتریش وەرزشەکەن ئەمانە بەشێکیان لەو بەڕێزانن کە تووشبووی شێرپەنجەن و چاک بوونەتەوە یان لە قۆناغەکانی چاک بوونەوەیان یەکێکی لەوانە ئێستا تیان چاک بووی ئێستا زۆر باش هیچت نییە؟ هیچم نییە الحەمدولillah ئەو چاتر ئەوە ساڵ و نیوە کە بم گۆیژەیەوە هەر بژیت لەگەڵ سنتەری ئەیرۆبیکەکە هەر بژیت فەرموو فەرموو کاتژمێر 15 خولەکی سەر لە بەیانیە هەنگاو بە هەنگاو نزیکەبینەوە بە گەشتن بە لووتکە لەبەری کامێرە بچووکە بەکارهێنین لەوانەیە هەندێک لەو دیمەنانەی کە بینی بوتان زۆر هونەری نەبێ بەڵام پڕپڕە لە جوڵە بۆ گەشتە سەرەوە بۆ سەر لووتکەی چیای گۆیژە هیچتان ناوێ جگە لە تەندروستیەکی باش ئەو بە ڕێزانی کە نەخۆشن پرس بە پزیشکەکانتان بکەن ئەو بە ڕێزانی کە لە ساغن زوو لە خەو هەڵسن سێ-چوار خورما بخۆن ئەو لەگەڵ خۆتان ناوێنن وەجگە لەوەش بە گیرفانتان بەردەوام خورمایان شیرینێکی تری تیاوێ کاگەینە سەر لووتکەی چیاکە هەر کەس بە شتێکەوە خەریکە هەیە خەریکی بەجێگەیاندنی هەندێک ڕێوشوێن یان تەقسی ئاینیە هەیە خەریکی مەدیتەیشنە کە وەرچێکی ڕۆحیە هەشە لێرەوە بە پێگەڕێتەوە جا ئەگەر هاوڕێی وێنەگەر یارمەتیم بە ئەمەی تر لێرەوە شەقامە ڕێک و ڕاستەکەی کە شەقامە قیرەکەیە لێرەوە هەندێک هەیە بە پێگەڕێتەوە هەندێک هەیە بە ڕاکردن جا من پاش کەمێکتر بەم کامێرە لەگەڵتان بەردەوامە بمەوە کە بۆچی ڕاکردن بۆچی باشە و پاش ێرە دەچینەوە ناو نەرمە ڕێگا ئێمە تا ئێستا لەگەڵ سەختە ڕێگایە خەریک بووین باسێکی ڕاکردنەکەین و دوایەوە لە نەرمە ڕێگایان لە تەختە ڕێگاوە لەگەڵتان بەردەوامە بین بۆی کە بزانن تەختە ڕێگا چەند ئاسانە چەند نەرمە چەند خۆشە پێویستی بە هیچ نییە جگە لێی کەوتوێ بەیانیان زۆڵسی لە خەو وەرزشکەی لەشە ساخکەی تەماشای پشتی بن کەن ئەو دیمەنە جوانانەی چای گۆیژە
گونا حەمانە دەست خۆتان بەخێر. ئەو بەڕێزەی لە پشتی منەوەی بینن کاک سەروەرە ئەمە سێهەم جارێتیە بۆ سەر گۆیژە ئەمڕۆ عەزەتمان ناوە یەشێک لە کامێرە بچووکەکانمان پێوە کردووە بۆی کە کاری ڕێکۆردی هەندێک لە ڕێگاکەمان بۆ بکە. ئەچین بەرەو لای کاک سەروەر بۆی کە بزانین بەجاری سێم سەرکەوتن بەسەر گۆیژەیە و لەگەڵ هەڵهاتنی خۆرە ئێستەوە خۆر هەڵیە. کاک سەروەر بەیانی باش. معنەویاتە زۆر باشم باشی یەکەم جارە زۆر باشم نەوەستام تا سەرەوە چی هەڵی بە خەڵک وەڵی هیوادارم خەڵک هەمی بێن بۆم ڕێگایە و وازە دکتۆر بێن و باوانەی تر نەخەون و لە جێگای بن و هیوادارم بێن بۆ شاخچونکە یەک دوو هەفتەی زەحمەتە دوایەوە زۆر ئاسانکاریە زۆر باشە. یەکەم جار کاتی تەسەور دەکردوا بێ قەت تەسەوڕم یەکەم جار زۆری لاگوم دووەم جار باشتم سێم جار هەر زۆر باشم ئێستا حەزەکەم سێشەمانیش بێم ئەوەندە باشی ئەوەنە باشم زۆر مرتاحم هەناسە برشێم لە ماوە ئیسراحەتم لە ماڵەوە خەوم خۆش بووە زۆر سیحەتم باش بووە. ئێمە ئەم گروپەمان هەیە گروپی شاخەوانی بە ناوی بەرەنگاربوونەوەی شێرپەنجە بە شاخڕەوی و ژینگە پارێزی. من 2 ساڵە لەم گروپەیەم و ئیسفادێکی زۆرم لێ کردووە هەم لە قاعە و هەم لە گەشتەکانیشمان بۆ گۆیژە و بۆ دەرەوە و ئەم گەشتانەمان سوودێکی زۆری هەیە بۆ نەخۆشەکانمان و بۆ هەموو ئەندامانی گروپەکەمان. بەڕاستی لە قاعەیە وەرزش بکەی شتێکی ترە و بێتە دەرەوە لە سروشتی هەوایەکی پاک هەڵبمژی و وەرزش بکەی شتێکی ترە و داوا لە هەموو خانمانەکەم کە بێنە دەرەوە کە بێنە ناو قاعەکان بێنە دەرەوە لە سروشتا وەرزش بکەن و شاغڕەوی بکەن و ئێمە ئیسفادێکی زۆرمان لێ کردووە و ئەندامانی گروپەکەمان زۆربیان نەخۆشی درێژخایەنەکانیان لەگەڵایە و لە پاڵ چارەسەرە پزیشکەکانە و دەورێکی زۆری هەبووە ئەم هاتنە دەرەوەیە ئەم وەرزشکردنە بە شاغڕەوی. هیوادارم ئەو بە تەمانانش هەر بێن بۆ سەر شاغ ئەو نەخۆش و هینیان هەیە چەوری خوێنیان هەیە فشاری خوێنیان هەیە شەکریان هەیە هەرچییان هەیە بێن بۆ ئەوانە زۆر چاکە زۆر دەورێکی کاریگەری هەیە. زەحمەت نییە تۆ ئەگەر ئەوەی کە هینە لە شانی گرانە وانە کە تۆ بێ بۆ شاخەوانی هەر زۆر ئاسانە کارێکی زۆر ئاسانە هەرەوەتە جارێ 2 جار هاتی ئیتر ڕای بۆ خۆ تااقەت ناگری لە ماڵەوەی بۆ شاخەوانیەکەی بۆ جسمی ئینسان زۆر چاکە. سەلام بەخێر بێ ئەفسەر چاو بەخێر بێ ناخوا یعنی ئەبە دەورێکی کاریگەری هەیە ئەم نەخۆشیانە هەموو تێپەڕێنێ شەکرا فشاری خوێن. بەڕێزان ئازیزان لێرەدا بەشی یەکەمی بەرنامەکەمان تایبەت بە وەرشە هەواییەکان و بە پێدەڕۆشتن تەواوێ. ئێستا هەر لە چیای گۆیژەم بەڵام هەینیەشی تر لە وەرزشیەشی تر هەر لێرەین. ئەڵلقەی پێشوو ئەو تەنیشتایە سەرکەوتین بە سەختە ڕێگایە کە لەوێەوە خەڵک سەرەکەوێت بەڵام ئەڵلقەیە زیاتر بەم ڕێگەی ئەم لا ڕۆین کە بریتێ لە تەختە ڕێگا یان نەرمە ڕێگا کە ڕێگا ئاسانترەکەیە و هەر لە مەڵقەیە یان هەر لە ئەڵلقەی داهاتووە بۆتان باسەکەین کە کۆمەڵی خەڵگەیە چۆن وەرزشیان کردووە بە بەشێک لە ژیانیان هەتاوە کۆڵقەی داهاتی وەرنامەی چارە ڕێز و حورمەتیان وەدەکار و پێشکەشکاری وەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسات قبول فەرموون. شەو و شەوگارتان شاد خواتان لەگەڵ.